هەرچەندە لە 2011ەوە زیاتر لە 1500 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان لە سنووری سلێمانی دروست کراوە، بەڵام هێشتا تەواو نەکراون و دوای 14 ساڵ ئەمە دۆخی یەکەکانە. کرێنشینان دەڵێن نازانین دەبێت چەندی دیکە لە چاوەڕوانی دابین تا ئەم یەکانە بەسەرماندا دابەش دەکرێت. دەژڵێن ئەگەر بەم وێرانیەش بەسەرماندا دابەش بکرێت خۆمان ئامادەین تەواوی بکەین. ئێساش ئاوا من بە کەلاوەی ئەمەوێ وعد بێ لەسەر دەستی هەمووی ئێسا من ئاوا بمەنێ من ئەچم خێمەیە دانێم و لە ناویا دانیشم لەبەرەوەی هەمووی ئەوێت ئەوەی کەسا ئەوەی من مەجموعەیە گەناسم هەمووی لەگەڵ ڕایی منایە. من بە کەلاوێ من کەسەری من کە کرێخانم پێ نەدرێ ئەوم پێ نەدرێ مەجبورم بچم ئەوێم باشترێکە. چۆن ناومێت نەبووین؟ من یەک مانگە چاوەڕێم یەک مانگە چاوەڕێی ئەمەم کاڵێ پێنجشەمە لینگەکە بڵاوە بێتەوانێ و ێوارەکەک بنم کە ئەمەی بڵاو کردوانێ باوەڕەکەی لە سعات 9 هاتوون بۆ ئێرە کەم شتە بۆ وای لێبێت. ئەمڕۆ بەیانی و ئەم ساڵنا ساڵێکە و 6 مانگێکە و بۆ هەڵبژاردن ئێتە بێش و تەوزیعەکرێت و هەندێک شت هیچی ڕاز نەبووە. لە 2012 هەچی وەزیرات و حرمەتمێ ڕاستی نەکرد دروی کردووە بەس خەڵکی بەڕێ کردووە. بڕیار بوو ئەمڕۆ وەزارەتی ئاوادانکردنەوە ناوی ئەم کرێنشینانە ڕابگەێنێت و چاوەڕوانەکانیان کۆتایی پێبێت، بەڵام بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەوترێت پرۆسەکە وەستاوە و کۆمەڵی کرێنشینان گومانیان بۆ دروست بووە. واللهی پرۆسەکە تا حدێ خۆشەفا بووە، خەڵک لە ماڵی خۆیەوە بە موبایل ئەوە نییە مەسەلا تۆ خاڵی زیاکە و خاڵی زیاکە ئەگەر باش بێ ناگاتە ئەوەی کە پرۆسەیەکی ئاوا گەورە بۆسێ لە ماڵی خۆیەوە بە ئۆنلاین پڕی کردووە. ئەگەر گومانی ئەوە بێخواانە خواسە ئەمە تەزویری تیاکرابێ واش نییە وانە هەرکەس لە ماڵی خۆیەوە پڕی کردوێتەوە بە ژمارە خێزان و بە فەرمانبەری و بە هاوڵاتی پڕی کردوێتەوە و خاڵی خۆی زانێ لەو بڕام کێشەی لەوانە بێ، بەڵام ئەمە دەستێکی ترە. ماندووکردنی خەڵکی هەرێمی کوردستانە، تێکدانی بیرۆوەشی خەڵکی هەرێمی کوردستانە، ڕەوانەوەی ئەو خۆشەیە کە لە کوردستانە ئەگەر کابرای ئەمڕۆ بوو بێتی چاوەڕێ بێ بیدەنێ، یعنی خەمەکە بوو بە خۆشیەکە و بەخەم. لە هەرێمی کوردستان زیاتر لە 90,000 کرێنشین هەیە و لە ڕابردوودا زیاتر لە 25,000 خێزان فۆرمی یەکەی کرێنشینیان بە شێوەی ئۆنلاین پڕ کردوێتەوە کە بڕیار بوو ئەم خانوانیان بە قیستی دێشخایەن و بەبێ پێشەکی بۆ ماوەی 25 ساڵ پێ بدرێت، بەڵام دەسەڵات بەڵێنی 3 هەڵبژاردننی پێ بەڕێ کردووە بێ ئەوەی دابەشی بکات. کرێنشینان داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوە دەکەن چیتر ئەم پرۆسەیە دوانەخەن و کرێنشینان لە چاوەڕوانیدا نەهێڵنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.